هالوین بزرگ خوش بود رقصی من کن به دلیشم خوش بود. هەموو ساڵێک ئێمە ئەو یادە ئەکەینەوە لە باخچەکەمان ئەم یادە وا ئەکات مناڵەکانمان ئاشنا بن بەم کولتوری هەلەوین کە لە ئەوروپادا یادی ئەکەنەوە ئێمە شواکەن ئەو مناڵەکانمان ئاشنا بن و نەترسن فێریانەکەین زاڵ بن بەسەر ترسەکانیانە بۆ ئەوەی بەهێز بن و کەسێکی ئازا و چاو نەترسیان لێ دەرچێت. هەبێتن بۆ گرنەوەی ئیشعەیتووە چونکە ئێکسترای هۆکارێکی تیکەیە بۆ توش بوون بە شێرپەنجەی مەمەد دوکان دەخۆین کەماتەی حافسی تێدایە لەوانەیە بۆی لە ماڵەوە ئەو کردارە بکەیت کە بە خۆت هەزبەگریەکەی بکەیت یاخود لە هەمان کاتێک لەبەر ڕۆژاشە ئەتوانی هەزبەگریەکەی بکەیت یەکێک لەوانە کە لەبەر ئاوێنی ڕائەوەستی سەیری مەمکەکان بکەیت ئەگەر هەڵساین بە ئەنجامدانی سیمینارێک لە مانجی بەرەنگاربوونەوەی شێرپەنجەی مەمکە مانجی ئۆکتۆبەر تایبەتە بە شێرپەنجەی مەمک بە پێویستمان زانی کە سیمینارێک لەسەر ئەو بابەتە بدەین بۆ مەکتەبی دێلیزانی کچان لە ژێر چاودێری مامۆستایان و مامۆستانی پەیمانگەی تەکنیسۆران بۆ زیاتر هۆشارکردنەوەی تاکو بە تایبەت ئافرەتان بۆ ئەوەی ئەو نیشانانی کە بەسەر مەمشاندادیان ئەو نیشانانی کە لیان بە دەردەکەوێتن ماگانە ئەمە بچن فعسی خۆیان بکەن. زۆر سواسان دەکەنکەوە بە سمینارێکیان پێشکەش کرد لە قوتابخانەکەی خۆمان و بۆ زیاتر هۆشارکردنەوەمانکەوە چۆن دەتوانین خۆمان پارێزین لەو نەخۆشیە و هەروەها ئەوەش چۆنێتی ئەو فێریان کردینکەوە چۆن ئەم بەحسە بۆ خۆمان بکەین. دوای 12 باشترە لەوەی ئێواران بخەوێت بەڵام ئەوی دڵایەکی کەم وی ساعت Ich bin Vivian Laumburger, bin 18 Jahre alt und bin die Elsa bei uns. Das ist eine Ausstellung mit mehreren Transformern und mit Superhelden. Wir haben auch einen aufbaubaren Transformer, das ist unser Bumblebee Car. Der tut sich immer stündlich aufbauen und ich bin auch für die Präsentation zuständig. Vorher gibt es bei uns immer eine Verlosung. Die Kinder können alle was gewinnen. Wir werden stündlich auch immer 3 Preise verlosen. Sie haben auch die Gelegenheit, in unserer Kampfarena an einem Laserschwertkampf teilzunehmen oder sich kostenlos anschminken zu lassen. Wir haben aber auch einen Laserparcours, wo die Kinder alle durchschlüpfen dürfen. Und ich bin heute hier auf der Ausstellung von Giants of Irons am Kutschimara-Platz. Mich hat es also sehr inspiriert, eine sehr tolle Vorbereitung und mit meiner Familie bin ich heute hergekommen. Also super tolle Vorbereitungen und es hat sich gelohnt herzukommen.